ڕۆژی سێیەمی بەربانگی نازدارانە و چیرۆکی میهرەبانی بەردەوامی هەیە. لێرە لە کاتژمێرەکانی کۆتایی ڕۆژدا میوانداری زیاتر لە 200 منداڵی نازدارمان کردووە لە ڕێکخراوی سیان تا پێیان بڵێن ئێوە تەنیانین و ئەم ماڵاهی خۆتانە. کاتێک باز لە نازداران دەکرێت تەنها تێرکردنی جەستەمە بەس نییە، بەڵکو ساڕەشکردنی برینەکانی ڕۆحیشە. دکتۆر دلێر ئەو پزیشکەی خەونەکانی میهرەبانی کردە ڕاستی پەیامێکی جیاوازی بۆ ئەم منداڵانە هەیە. خەستەخانەی میهرەبانی هی ئەو نازدارانەیە. خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی، خۆشبەختە ئەوەی پارەی خێری دەینی، خۆشبەختە ئەوەی پارە سەدەقە و زەکاتی دەینی، خۆشبەختە ئەوەی پارەی هەیە و دێ ئیستیسمار دەکات لە گەرەما، چونکە ئەو پارەیە کە لەو دیژی ئیستیفادەی لێ بکەیت نەکرد لەو دنیایە. ئەوانەی کە ئیستیسماریان کردووە لە میهرەبانی زیاتر بیرکردنەوەیان ئەوە بووە بۆ بیتوان خێری زۆر قازانجی کەم لە میهرەبانی. ئەم تابلۆیە تەنها لە شوێنێکدا دەبینێت کە ویژدان و ئاین و زانست تێیدا بوو بنە یەک. پزیشکەکانی میهرەبانی بڕوایان وایە کە دەرمان تەنها حەبوو دەرزی نییە، بەڵکو خەندەیەکیشە. وەکو موسڵمان پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فێری کردوین کە بە هیچ کاتێک ئێمە بەڕاستی ناڕوخین، ورەمان ناڕوخێ، ئێمە دەبێت بەردەوام بین لە گەشەکردن ئەگەر هەر زروفێک بەسەرماندا بێ، ئەگەر زروفی نەبوونی بێ، زروفی هەر شتێک بێ. پێغەمبەری خوا وەسفی موسڵمان دەکا وەکو داری خورما. داری خورما بەو گەرمایە بزانە ئێستا ئەگەر کەسێک بچێتە جنوبی عێراق دەزانێ چەندە گەرمە و کەچی خورما دەڕوێ. هەندێک جار ئەو کەسی ئەمڕۆ دەستی میهرەبانی درێژ دەکات خۆی ڕۆژێک لە ڕۆژان تامی هەمان ئەو ئازارەی کردووە. وە پێم خۆشە من لێرە پێتان بڵێم کە منش بەڕاستی هەر بەبێ باوچی گەورە بوومە، بەبێ باوچی زۆر بە بێوەزعی، زۆر بە ناخۆشی، زۆر بە کەم دەرامەتی، یعنی کەتا ئەو زۆر زروف و زمانی ئێستا کە هەیە فەرقی گەلێ زۆرە لەگەڵ ئەو زمانی ئێمە لێی دەژیان. زۆر بێوەزع بوو، زۆر ناخۆش بوو، زۆر کەم دەرامەت بووین. ئێمەش بەڕاستی کە خاوەنی ئێمە 5 برا و 4 خوشتین، بەڕاستی دایکمان ئێمەی بە شێوازێکی زۆر ڕێکپێک و خاوێن ئێمەی بەخێوکە زۆر بە ئێمە ئازێتی خوارد. بەڕاستی ئێمە دەزانین ئێوە چەند ئەزیێت دەکێشن، چەند لە ناخۆشیدانە بەڕاستی کە ئەو منداڵانە بەخێو دەکەن. بەڵام یعنی ئەوەش بزان کە ئەزروپاداشتی ئێوە یعنی لە مەرتەبەی بڕوا بکە سەحابە و پێغەمبەرەکانە. کاتێک خێزانەکان بە خەڵات و زەردەخەنەوە بەڕێدەکرێن ئەرکی ئێمە لێرە کۆتایی نایەت. ئەم خوانی بەربانگ و دیاریانە هەمووی بەرهەمی ئەو پشکی خێریەیە کە تۆی خێرخواست کڕیوتە. پارەکەی تۆ لێرە نەبووەتە بەرد، بەڵکو بووەتە کەباب بۆ نازدارێک و چارەسەر بۆ هەژارێک. چیرۆکی میهرەبانی بەردەوامە. تۆش دەتوانیت ناوی خۆت لەم کاروانەدا تۆمار بکەیت، بە کڕینی پشکی خێری ببە بە هاوبەشی ئەم هەموو خێر و زەردەخەنەیە. نەخۆشخانەی میهرەبانی ئەو شوێنەی مرۆڤایەتی تێیدا هەرگیز نامرێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.